من ناوم فەریدە حەمامینە دەرچووی بەشی تەلارسازیم خاوەنی سنتەری HF دیزاینم بۆ ڕاهێنانی پیشەیی لە شارۆچکەی پیرەمەگرون کە سەر بە قەزای دوکانە و سەر بە پارێزگای سلێمان. ماوەی 10 ساڵ زیاترە ڕاهێنەرم لە بواری دیزاین و درومانە و ماوەی ساڵێکە ئەم سنتەری ڕاهێنانی پیشەییم کردوتەوە. لە ئێستا لەم سنتەرەیە 2 خاتون کارمان لەلا ئەکەن. لە ماوەی ئەم ساڵەیە ژمارە خولەکانمان زۆرە لە ژمارە نایە چووکە سواز بەخوا هەر مانگێک بەلانی کەمەوە 2 خولمان هەیە. ئاماژمان لەکردنەوەی ئەم سنتەرە ڕخساندنی هەلی کارە بۆ خانمان لە کاتێکە خانمانێکی زۆر دەرچووی پەیمانگا و زانکۆکانن بێ ئیش و بێکارن لە ماڵەوە هیچ دەرفەتێکی کاریان نییە. بۆیە ئێمە هەساین بەکردنەوەی ئەم سنتەری ڕاهێنانە بۆی بتوانین چەند خاتونێک ببن بە خاوەنی کاری سەربەخۆی خۆیان. ژن خاوەنی کاری سەربەخۆی خۆی بێ زۆر گرنگە چونکە ئەتوانێت داهاتێکی سەربەخۆ بۆ خۆی بێک بێنێ، دەتوانێت ئابووری ناوچەکە ببوژێنێتەوە، ئەتوانێت زیاتر بەرەو بەخۆی با بەتواناکانی بات. بە خۆشحاڵیەوە خانمان ئێستا وردە هەوڵەدەن ببن بە خاوەنی کاری سەربەخۆی خۆیان. کۆمەلگا لە سەرەتا ڕێگری هەیە، بەڵام وردەورە بەپێی دەرکەوتنی کەسەکان بەپێی دەرکەوتنی چەند کەسێک ئەمانش دەرفەتی کار و هاتنە دەرەوەیان بۆ ڕەخسێت. تا ڕادەیەکی باش لایەنە ئیدارەکانی ئێرە هاوکاری ئەو خاتونانن کە ئەیانەوێ ببن بە خاوەنی کاری سەربەخۆی خۆیان. من وەکو خۆم لایەنی ئیداری ئەم ناوچەیە زۆر هاوکارم بووە، بە تایبەتی قایمی قەزای دوکان بەڕێز کاکسیروان سەرحەت و لایەنەکانی تری زۆر هاوکاری خانمانن کە بیانێ کاری سەربەخۆی خۆیان. لەم سنوورەیە بە خۆشحاڵیەوە هاوکاری کۆمەڵی خاتونی زۆر باشم کردووە. جگە لەم بوارە لە چەند بوارێکی ترا بە حکمی ئەوەی کە پەیوەندیەکی زۆر باشم هەیە لەگەڵ لایەنە ئیداریەکان و زۆربەی ڕێکخراوەکان، بۆیە هاوکارێکی زۆر باشی خانمەکانم کردووە. تا ئەو ڕادەیە سەرۆک شارانی پێم ئەڵێ حەبسەخانی پیرەمەگرون چونکە هاوکارێکی باشی ناوچەکە و خانمانم. لە کۆتایی سپاسی ئەو کەسانەکەم کە هاوکاریان کردوم، بە تایبەتی هاوسەرەکەم کە پاڵپشتێکی زۆر بەهێز و باشی من بووە، بەهۆی ئەوەوە من توانیمە بگەم بەو ئاستەی ئێستا. ناوم نەرمین فەرێدونە، دانیشتووی شارۆچکەی پیرەمەگرونم، مامۆستای ئامادەیم، بەشداری ئەم خولەی خاتو فەریدەم کردووە، زۆر ئیسفادەم لێ کردووە. بەڕاستی هەتا بڵێ خانمێکی سەرکەوتوو خاوەنکار و پیشەیەکی زۆر باشە، یعنی کۆمەڵی خاتون لای بوونەتە خاوەنی کار و پیشەی خۆیان هەمیش ئەتوانن پێکەوە کۆ بنەوە زۆرترین زانیاری لە یەکتر وەرگرن، دەستخۆشی لێکەینەمە لێرەوە. زۆر خۆشحاڵین بەوەی خاوەنی کارەکەمان ئافرەتێکە، چکە ماتوانین چۆن بمانەوێت پرسیاری ئیشەکەمانی لێ بکەین، چۆنەتی دیزاین و فێربوون و بڕین و دوورین شتەکان. زۆر بەدڵێکی گەورە جوابمانەداتەوە. لەوانەیە ئەگەر پیاو بووە یان کەسێکتر بووە من نەمانتوانێت بۆ ڕێژە زۆرە بەشدار بین یاخود بە ئاسانیە فێر بین. بەڕاستی ئێمە و بۆ ئێمە زۆر مای خۆشحاڵەیە کە ئافرەتێک بۆ شێوەیە لە سنوورەکەمانە ئەم خولانە ئەکاتەوە و ئێمە خانمانیش سوودی لێ